دیمەن یەکێک لە گوندەکانی سنووری ناحیەی سەرقەڵایە لە شاری کفری. ئەم گوندە زیاتر لە 30 ساڵە ئاوادانە و 120 ماڵی تێدا نیشتەجێیە. نەبوونی بنکەیەکی تەندروستی و کێشەی دەرنەچوونی ئاوەڕۆی گوندەکە گرفتی سەرەکی گوندنشینانی ئەم گوندەیە. کێشەی کەمی کارەبا لە گوندەکانی سنووری گەرمیان یەکێکی ترە لە کێشەی گوندنشینان. بەهۆی بەرزی پلەکانی گەرما لە گەرمیاندا گوندنشینان لە وەرزی هاویندا پێویستێکی زۆریان بە کارەبا هەیە. والله کاک هارون کێشەی سەرەکی ئێمە بە نسبەت ئەمەی بۆ مەسەلەی بنکەیەکی تەندروستی ئەمە حاڵە کاتێکی زەروریە. ئینجا ناو دیەکەمان بۆ مەسەلەی مەشروعێکی زیێراب ئەمە پێویستە بەڕاستی هەمووی لە دەرەچێتە دەشتۆ بۆ نمونە کەسە ئەیبینن کۆڵانەکان ئەمە ئەگەر هینێکی زیێراب بوێت دەف نەبێت بۆ نمونە پاک و خایانترێ ناو دیەکە کۆمەڵێک نەخۆشی دروست نابێت. بەڕاستی ئەمانە هەمووی سەرەکیە. دێهاتێ زۆر هەیە لە سنووری گەرمیان لە ئەم سنوورە زۆرە بۆکو پێویست کریا بۆی بەڵام نەک وەک پێویست کەم و کوڕی زۆرە. وەڵای کاغیان کێشەی سەرەکیمان کێشەی کارەبای کارەبامان وەکو پێویست نییە. کارەبامان لە سعات 12 نیوەڕۆتێت هەتا سعات 2 هەیە لە 2 برێت تا 5 ئارە کارەبامانی. وەڵی ڕێگاوبانمان باش نییە. ئەم لێرە ئەم چەمە هەیە لێرە جاری وایە بارانویتر ناتوانانی لێرۆ هیچ بپەڕیتەوە پردەغە ئەوە ملیاتیە و هیچ باش نی. داواکاریمان لە حکوومەتەوەی ئاورێغمان لێ بدات و کارەبامان باشتر بکە و بنکەی تەندروستیمانیە بنکەی تەندروستیمان بۆ دابین بکە. ئەم وەردەیەکیاندا بێمان ئەبێ وایە ئەم وەردە یەکێکی گەرەکە سەرپەرشتی بکە. ئەزانی هەرکەس بە خۆی هەرێکی گای دۆڵەکە بڕێ کەس نازانێت کێ سەرپەرشتی وەردەکە گازی بۆ دابین نەکرێ گازەکەی کەس دەزای کێ ئیوە زانی ئەگەر لە هاوینە هەتا بێژی ئاو حاڵەکەمانە گشتی کارەباکە بۆ ڕێمەنال کردی هەواری لەستی نازانێت چی بکە خەسەخانە ئەوشمان هەر وەڵا بۆ نەکریەوە ئەوی دەکشی زەرورترە زەرور هەتابی زەرورە لە بڕۆ ئەگەرێکێکمان خوانەخواستێک کۆڵاردنێکە مارێکە بدەیکە دەکۆ فریاکەوی هەرێکە سەر دیاکسە تیاچی. لە گوندەکانی سنووری ناحیەی سەرقەڵا کەمی خزمەتگوزاریە سەرەتاییەکان گوندنشینانی نیگەران کردووە. بەڕێوەبەری ناحیەکەش وەڵامی گلەی و گازندەی گوندنشینان دەداتەوە و هۆکاری کەمی ئەو خزمەتگوزاریانە بۆ کێشەی بودجە و قەیرانی دارایی دەگەڕێنێتەوە. دیارە گلەی و گازندەی ئێمە خەڵکی گوندەکانی خۆمان نازیان بەسەرمانەوە هەیە واجبمانە خزمەتیان بکەین چیشمان لەدەست هاتبێ وەکو حکوومەتی هەرێم قسووری نەکردو خزمەتێکی باشی کردووە بەڵام بڵێن کەم و کورتیان نییە بە تەئکید هەیەانە و هەر پرۆژەیەک هەر کەم و کورتیەک هەر هاوڵاتیەک ئەنجومەنێک هاتووبێ ئێرە ئێمە وتابە ئەمان کردو بۆ حەلکردنی کێشەکەیان و بەردەوامشە بین لە کارکردن و خزمەتکردنیە. تاوان بەهۆی بە پێی بودجەیە ئەگەر بودجەیەک زۆر هەبێ بە تەئکید پێویستی هەیە بەڵام بودجە خۆتان نەزانن لە 2014ەوە تووشی ئەو حاڵەتە بووە حکوومەت ناتوانێت وەکو جاران بودجەکە سەرفکە هەمانە بە پێی ساڵانە و تەرتیبمان بۆ داناوە بەشێکشی هەندێک جار ئێمە لە ڕێگەی کۆمپانیەکانەوە جێبەجێەکەین. لە سنووری ئیدارەی گەرمیان زیاتر لە 400 گوند هەن کە دابش بوون بەسەر 9 ناحیەدا. کەمی خزمەتگوزاری سەرەتایی و نەبوونی پلان و بەرنامەی پێویستی حکوومەت بۆ ئەو گوندانە بە تایبەت لە وەرزی هاویندا گوندەکان بەرەو چۆڵبوون دەبات و بەشێک لە گوندنشینان ناچارن بۆ دەربازبوون لەو دۆخە خراپەی گوندەکان ڕوو لە ناوەندی شارەکانی کەلار و کفری بکەن. هارون ڕەشید، کەناڵی ئاسمانی پەیام، کفری.